پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. فیلمی کلاشینکۆڤ لە ساڵی 2020 بڵاو کرایەوە و لەسەر بنەمای ڕوودا و ڕاستەقینەکان دروست کراوە و چیرۆکی ئەو سەربازە سۆڤیەتیە دەگێڕێتەوە کە توانیت سەکی کلاشینکۆڤ دروست بکات کە لە هەموو جیهاندا ناسراوە بە AK-47. ئەم فیلمە دەستی خستە زۆر لایەنی ژیانی یەکێتی سۆڤیەت بە تایبەت ژیانی سەربازی ئەو سەردەما. لەم ئەڵقەیەدا چیرۆکی ئەم کەسە دەگێڕینەوە کە سەرکەوتوو بوو لە دروستکردنی بەناوبانگترین چەکی جیهان کە ناوی میخائیل کلاشینکۆڤ بوو. با دەست پێ بکەین. میخائیل کلاشینکۆڤ ساڵی 1919 لە بنەماڵەیەکی هەژار لەدایک بووە کە کاری کشت و کاڵیان دەکرد و لە سوپا دوور بوون. دایکی 18 منداڵی بووە و ئەویش لەنێو ئەو 8 منداڵەدا بوو کە لە ژیاندا ماونەتەوە، واتە بەشێکی زۆری منداڵەکانی نەماون. لە وێزگەیەکی شەمەندەفەردا وەک تەکنیککارێک لە ساڵی 1999دا لە کازاخستان کاری کردووە کە ئەو کات بەشێک بوو لە یەکێتی سۆڤیەت و لەوێدا زۆر شت فێری میکانیک بوو. دوای ئەوە لە ساڵی 1938 پەیوەندی بە سوپاوە کرد. لە یەکێک لە تانکەکانی هێرشدا وەک تەکنیککار کاری دەکرد. لەوێژ لێ هاتوویەکی بەرزی نیشاندا. ئاستی خوێندنی کەم بوو، بەڵام سڕڕێ ئەوەش زانکۆی سەرسام کرد بە لێ هاتووی خۆی لە ئەندازیاری میکانیک و لە تەمەنی گەنجیدا زۆر حەزی لە دیزاینکردنی چەک بوو و هەوڵی دەدا کە چەکە مامناوەندەکان دروست بکات. لە ساڵی 1931دا شەڕی نێوان ئەڵمانیای نازی و یەکێتی سۆڤیەت لە لووتکەی خۆیدا بوو و لە یەکێک لە شەڕەکاندا تانکێکی سۆڤیەت کە میخائیل و ژمارەیەک سەربازی دیکەی تێدا بوو بەشداریان کرد. بەداخەوە ئەو تانکە کەوتە بەر پەلامارێکی توند کە هەموو کەسی ناوەوەی کوژران جگە لە میخائیل کە لەلایەن ئەڵمانیەکانەوە بەجێ هێشترا و پێیان وابوو کە مردووە. میخائیل لە ناو نەخۆشخانە لە خەو هەڵسا کاتێک بەشێک لە تەندروستی چاک بووەوە. ڕێکارەکانی گواستنەوەی بۆ ماڵەکەی دەستی پێکرد. لە ناو یەکێک لە بار هەڵگیرەکان دانیش کە بەرەو وێزگی شەمەندەفەر دەڕۆیشت، بەڵام لە ڕێگادا لە بەفردا گیر بوو. بۆیە ویستیان داوای یارمەتی لە خەڵکی گوندەکە بکەن کە لە نزیکیان بوون. بۆیە ئەفسەرەکە میخائیلی بردە ئەوێ بۆ ئەوەی بزانێ ئایا ئەڵمانیەکان کۆنتڕۆڵی ئەوێ دەکەن یاخود نا، و دوو سەربازی ئەڵمانی لە ڕێگادا چاویان پێیان کەوت و ئەفسەرەکە توانی بیان کوژێت، بەڵام سەربازی سێم سەرسامیانی کردو لە یەکێک لە ماڵەکان هاتە دەرەوە، بەڵام چەکی ئەفسەرەکە لە دەستیدا گیر بوو و ئیشی نەکرد. بۆیە ئەویش بوو فیشەکی ناکوشندەی لێدرا. میخائیل توانی بە خێرایی ڕزگاری بکات دوای ئەوەی تەقەی لە دوژمن کرد و ئەفسەرەکەی برد بۆ بار هەڵگیرەکە. خەڵکی گوندەکە هاتنە دەرەوە و یارمەتیان دابوون لەوێ دەربچن. لە ڕێگادا میخائیل سەکە لە کارکەوتۆکەی کردەوە و هەوڵیدا تێبگا بۆسی کاری نەکرد. دوای ئەوەی بەباشی لی دەکۆڵێتەوە بۆی دەرکەوت کە ئەو چەکە بەهۆی ئەو دڵۆپە ئاویانەی کە هاتوونەتە ناویەوە لە کارکەوتە بوو و بۆ ئەنجامە گەیشتووە کە ئەم چەکە لە هەموو شوێنێک کار ناکات و دەبێت پەرەی پێ بدرێت یان دیزاینێکی نوێی بۆ دروست بکرێت کە کاریگەری دەرەکی لەسەر نەبێت. لە ڕێگادا شەمەندەفەرەکە لە یەکێک لە وێزگەکانی شارە گەورەکان وەستا کە چەکی تێدا دروست دەکرا و هەناردەی هەموو ناوچەکانی یەکێتی سۆڤیەت دەکرا. میخائیل بڕیاریدا بچێتە ماڵەوە و لەو شارەدا بمێنێتەوە. ڕاستەوخۆ دەچێتە یەکێک لە کارگە سەربازیەکان و چاوی بە بەڕێوەبەری کارگەکە کەوت و دیزاینەکەی پێشکەش کرد و خواستی خۆی بۆ دروستکردنی ئەو چەکە دەربڕی. بەڕێوەبەری کارگەکە لەبەر کەمی دەستکەوتی ئەکادیمی بیرۆکەکەی ڕەت کردەوە. بڕیارەکەی تا ڕادەیەک لۆژیکی بوو، چۆن کەسێکی نەخوێندەوار دەتوانێت چەکی ئاڵۆز دیزاین بکات. میخائیل بە بێزاریەوە شوێنەکەی بەجێهێشت و جارێکی دیکە بەرەو وێزگی شەمەندەفەرەکە ڕۆیشت. یەکێک لە ئەفسەرە باڵەکان قبوڵی کردو دەستی کرد بە ڕوونکردنەوەی بیرۆکەکە بۆی و پاڕایەوە کە وەک کارمەندێک لە کارگەکەدا دابنرێت بۆ ئەوەی بتوانێت خزمەت بە وڵاتەکەی بکات. ئەفسەرەکە سەرنجی دڵسۆزی و سۆزێکی گەورەی داوە، بۆیە نامەیەکی بۆ بەڕێوبەری کارگەکە نووسیوە
و ڕێنمایی دەکا کە میخائیل دابنێت و یارمەتی جێبەجێکردنی دیزاینەکانی بدات. دوای ئەوە کەس نەیدەتوانی ئەوە ڕەت بکاتەوە، بۆیە سەر ڕای برینداربوونی قۆڵی ڕاستەوخۆ دەستی بەکارکردن کرد. دوای ماوەیەک هەندێک لە کرێکارەکان سەرنجی ئەو پڕی خۆبەخشیان بۆ کارەکانی داوە بۆ بڕیاریاندا یارمەتی بدەن، بۆیە خۆی و هاوڕێکانی بڕیاریاندا بۆ یەکەم جار تاقی بکەنەوە و سەرەتا لەو کارەدا سەرکەوتوو بوو و بردیەوە بۆ ژووری یەکێک لە ئەفسەرە باڵاکان بۆ ئەوی پیشانی بدەن. بەڵام کاتێک پاسەوانەکان ئەو چەکەیان بەدەستیەوە بینی یەکسەر دەستگیریان کرد و هیچ دەرفەتێکیان بۆ ڕوونکردنەوە نەدا. دواتر ئەو چەکەیان بردە لای ئەفسەرەکە، پشکنینی بۆ کرد و فرمانی بانگێشتکردنی میخائیلی کرد و سەرسامێکی زۆری خۆی دەربڕی بەو کاری کە کردوێتی. پاشان ئامۆژگاری کرد کە هەندێک دەستکاری بکات و بەشداری یەکێک لەو پێشبڕکیانە بکات کە چەکی نوێ هەڵدەسەنگێنێت. بۆیە ڕاستەوخۆ بەرەو مۆسکۆی پایتەخت ڕۆشت و دەستی کرد بە ئامادەکاری بۆ پێشبڕکێکە و تووشی شۆک بوو کاتێک زانی کە پێویستە هەموو دیزاینەکانی چەکەکە بهێنرێت. وەک دەزانی کەسێکی خوێندەوار نەبوو، بۆیە دەستی کرد بە گەڕان بە دوای کەسێکدا کە یارمەتی بدات لەو کارەدا. خۆشبەختانە کچێکی دۆزیەوە بە ناوی کاترین دوای ئەوەی تێبینی پێداگیری کرد لەسەر بەدەستێنانی ئەوەی کە ئەو دەیەوێت یارمەتی پێشکەش کرد، بۆیە دەستیان کرد بە کارکردن پێکەوە تا خۆشەویستی لە نێوانیان دروست بوو. دوای چەند ڕۆژێک پێشبڕکێکە دەستی پێکرد و سەرکەوتوو بوو لە بەشداریکردن تێیدا، بەڵام بەداخەوە نەیتوانی بەو شتە بگات کە ویستە بووی. لە ساڵی 1933 بڕیاریدا بگەڕێتەوە بۆ کارکردن لە کارگەکەدا بۆ ئەنجامدانی هەندێک دەستکاری و پاشان گەڕایەوە بۆ هەمان کێبڕکێ. بەڵام ئەم زاریان شکستی هێنا. لەم خاڵە کۆکرەوەدا ئەوەی پێدەگوترا کە تۆ ئەوەندە لێ هاتوونیت کە بتوانی ئەوەی دەتەوێت بەدەستی بهێنیت و پێویستە ئێستا بۆسیت و شتێکی نوێ بدۆزیتەوە بۆ ئەوەی بیکەیت. لەو ڕۆژانەدا زۆر بێزار و زۆر خەمۆک بوو، بەڵام ڕۆژێک چاوی بە هاوڕێی منداڵی کەوتبوو و هەرچی ڕوویدا بوو پێیوت، بۆیە هاوڕێکەی دەستی کرد بە دڵنەوایی و هاندانی. پاشان ڕۆژانی منداڵی بیری هێنایەوە، بۆیە وزەی بۆ وەرگرتەوە و بۆی دەرکەوت کە پێویستی بە کەسێک هەیە کە پاڵپشتی بکات و تا کۆتایی ژیانی لەگەڵی بێت. بڕیاریدا بچێتە لای کاترین و لەگەڵیدا دەژیا. ڕۆژێکیان خەریکی ئاڵوگۆڕی گفتوگۆیەک بوو لەگەڵ دایکی لە پڕدەنگی خەڵکی دەرەوەیان بیست کە دوای دەرچوونیان لە ماڵەوە ئاهەنگ دەگێڕن. بۆیان دەرکەوت کە یەکێتی سۆڤیەت لە جەنگی جیهانیدا سەر دەکەوێت، بۆیە دەستی کرد بە ئاهەنگگێڕان لەگەڵیاندا. لە ناکاو ئەویش تێگەشت کە جەنگ کۆتایی هاتووە و پێویست بە دروستکردنی چەک ناکات و پێی وابوو کە حکوومەت ئێستا وەبەرهێنان لەوەدا ناکا. بۆیە چووەوە لای ئەفسەری بەرپرسی و پرسیاری لێکرد لەو بارەیەوە. ئەویش پێیوت کە حکوومەت بڕیاریدا بوو بەردەوام بێ لە پیشەسازی سەربازیدا بۆ ئەوەی هێزی خۆی بسەپێنێت و بۆ جیهان بسەلمێنێ کە جلهێزێکی گەورەیە و هێشتا شەڕەکە کۆتایی نەهاتووە. فرمانی پێکرد بەردەوام بێت لە پەرەپێدانی ئەو چەکە. یەکێتی سۆڤیەت خەریک بوو بچێتە ناو جەنگی ساردەوە دژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. جارێکی تر حەزەکانی میخائیل بەرز بووەوە و گەڕایەوە بۆ هەوڵدان بۆ بەدەستێنانی ئەوەی کە ویستە بووی. لە ساڵی 1947 بڕیاریدا جارێکی دیکە بەشداری لەو پێشبڕکێیەدا بکاتەوە. لەم نێوەندەدا چەکەکەی ئەوەندە باشتر ببوو کە لە هەموو بارودۆخێکدا کاری دەکرد. پاشان نامەیەکی بۆ دایکی نووسیوە و پێی ڕاگەیاندووە کە داوای لێبوردن دەکات کە ئەو هەموو ساڵە نەیتوانیوە سەردانی بکات. هەروها تا مەزرووی بینینی ئەوم، بەڵام بەڵێنی بەخۆی داوا کە ناگەڕێتەوە ماڵەوە تا ئەو کاتێ بتوانێت لە پێشبڕکێکەدا سەرکەوتوو بێت و وردە وردە توانی ئەو چەکە دروست بکات کە هەمیشە خەونی پێوە دەبینی. میخائیل سەکەکەی بردە مەیدانی تاقیکردنەوە، بەڵام ڕێگەیان نەدا بچێتە ناویەوە بۆ پێی تەنها کەسێکی ئاسایی بوو. بۆیە لە شوێنێک دەستی بە تەقەکردن کرد کە ڕێگە بە بەکارهێنانی چەک نەدەدرا تا سەربازەکان هاتن و دەستگیریان کرد. میخائیل توانی هەموو پارچەکانی هەڵبداتەوە بێ ئەوەی تەنانەت سەیری بکات بۆ ئەوەی بۆیان بسەلمێنێت کە زۆر باش دەزانێت لێرە چی دەکا و ئەوانەی ئامادەبوون دڵنیابوون لەوەی کە بەڕاستی گەنجێکی پیشەیی بووە و دەبێت دەرفەتی بەشداریکردنی لە پێشبڕکێکەدا بدەنێت. خەڵکێکی زۆر سەرسام بوون پێی و بەوەی کە دروستی کردبوو و ڕێگەی پێدرا کە بەشداری پێشبڕکێکە بکات. بۆیە ڕوبەڕووی دوو کۆمپانیا بۆیەوە کە هەر یەکەیەکان چەکێکی نوێیان دروست کردبوو و دەیانویست تاقی بکەنەوە. لە خولی سێمدا تەقەکردنەکە ڕوودەدات بە بێ وەستان تا هەموو فیشەکەکان تەواو دەبن. هەردوو کۆمپانیا کە کێبڕکێکەیان دۆڕان، بەڵام میخائیل بە دەنگێکی بەرز سەرکەوتوو بوو. دوای ئەوە چووە لای کاترین بۆ ئەوەی ئەم بابەتەی بۆ باس بکات. ئەویش زۆر دڵخۆش بوو
ئەویش لەلایەن یەکێک لە ئەفسەرەکانەوە بانکرا و پێیوت کە حکوومەت دەست دەکا بە دروستکردنی ئەم چەکە بە ڕێژەیەکی زۆر و پرسیاری لێکرد دەربارەی ئەو ماوەی کە سەردانی دایکی نەکردبوو. پێیوت کە چەند ساڵێک تێپەڕیەوە و زۆر بیری دەکات، بۆیە فەرمانی پێکرد مۆڵەت وەربگرێت و بڕوا سەردانی بکات. پێش ئەوەش دەیباتە یەکێک لە گۆڕەپانەکان و لە بەردەم جەماوەرێکی سەربازدا وەستاوە. هەمویان کلاشیکۆفیان پێبوو. ئەفسەرەکەش پێیوتن ئەوەی بەدەستەوە هەڵتان گرتووە ئەم گەنجەی کە دەیبینن دروستی کردووە و ئەمڕۆ کلاشیکۆف یەکێکە لە پڕفرۆشترین چەکەکان لە مێژوودا بەهۆی ئاسانکاری لە چاکردنەوە و گەیاندن و کارای بەرزی لە ئەرکە قورسەکاندا. ناوی میخائیل کلاشیکۆف زۆر بەناوبانگ بوو کە دوای هەوڵێکی زۆر چەکێکی دروست کردووە کە خۆشەویستیەکەی بۆ نیشتیمان پاڵنەری سەرەکی بوو بۆ دروستکردنی. ڕەنگە هەندێک لە ڕووداوەکانی سیرۆکەکەی کە باسمان کرد تەواو ناڕاستەقینە بن چونکە لەسەر بنەمای فیلمێکە، بەڵام بە دڵنیایەوە فیلمەکە لەسەر بنەمای ئیلهام وەرگرتن لە ڕووداوە تەواو ڕاستەقینەکانەوە وەرگیراوە. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکە. هیوادارین کە ڤیدۆکە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێت. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.